كارم لپروردگار طاعتي ئەمڕۆمانش لێ قبولکە إن شاء الله تعالى موفقمان بکا و بمانهێڵێ بۆی بتوانین زیاتر عیبادەتی خۆی بکەین لەم خێر و بەرەکەتە بێ بەشمان نەکە. خۆشەویستان، کابرایەک ئەنەس مەشهورە سەحابەی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم، ئیمامی ئەنەس هاتە خزمەتی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم، فەرمووی ئەی پێغەمبەری خوا کارێکم فێر بکە بەهشتم بۆ مسۆگەر بکە، یعنی بەهشتم پێ بدەی، ئاوایە تەقریبەن قسەکەی، مسۆگەر بەم کارە بیکەم داخڵی بە بەهشت بم. پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم فەرمووی كاتي أنس بي فرمي يا رسول الله علمني عملا يدخل الجنة. قال رسول الله صلى الله عليه وسلم أطعم الطعام وأفشوا السلام وأطب الكلام وصلوا بالليل والناس نيام تدخل الجنة بسلام. أمشن صفتين وتي أنس أقل لي به أمشن صفة بك بسلامتي أجتبهشتها يكم يعني ويا في غمري خوا فرمي نان بده واتە با خەڵک لە ماڵەکەتان نانخوا، خەڵک بێتە ماڵت و نمەکەت بکە، خۆمان ئەڵێن نمەکەت بکە، یەکێ لەو سیفەتانەیە. پێغەمبەری خوای صلی الله عليه وسلم فەرمووی پاشانش و سەلام بکە لە خەڵک، دایم و سەعات سەلام بکە لە خەڵک، واتە ئاشتیت بۆ خەڵکە بێ، بە خەڵک بە لای خەڵکا تێپەڕووی سەلام بکە لە خەڵک. سێمیان با قسەت خۆش بێ، هەوڵدە قسەت زۆر خۆش بێ لە خەڵکە، قسەت خۆش بێ، یەکشی سیفەت لەوانەیە. و فەرمووی شەوان نوێژ بکە با خەڵک خەوتووە، واتە شەو نوێژی بتوانە بیکە و تەرکی مەکە، یەکێکە لە شەرەفی ئیمانداران. و دوای ئەوەش فەرمووی وە شەو نوێژیت کرد و ئەچیتە بەهشتەوە بە مسۆگەری. ئەمانە بکە إن شاء الله تعالى. ئەمە چەند سیفەتێکە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم ئیمامی ئەنەسی فێر کردە، ئین شاء الله ئێمەش دەستی پێوە بگرین، خوای گەورە بەهشت بکاتە نەسیبی هەر هەموومان.